بیردۆزی پەرەسەندنی داروین چییە؟ ئایا ئەم بیردۆزە ڕەت کراوەتەوە؟ زۆربەی ئاینەکان و مرۆڤەکان تاوەکو سەدەی 19 باوەڕیان لەبارەی دروستبوونی مرۆڤەوە یەک جۆر بوو. هەتا ئەو کاتە دەوترا گیا و ئاژەڵ و مرۆڤەکان ئێستا چۆن لە بەرچاون هەمان بەو جۆرەش دروست کراون. ئاینەکان کۆکن لەسەر ئەوەی مرۆڤەکان لە یەک دایک و باوکەوە سەرچاوەیان گرتووە کاوانیش ئادەم و حەوان. ئەم باوەڕە بە درێژایی هەزاران ساڵ لە یەهودیەتەوە بۆ مەسیحیەت و لەوێشەوە بۆ ئیسلام گوازراوەتەوە. هەموو شتێک بەو جۆرە دەچووە پێش تا ئەو کاتەی مرۆڤێک بە ناوی چارلز داروین لەدایک بوو. بەر لە لەدایکبوونی مرۆڤەکان باوەڕیان بەوە هەبوو کە کۆمەڵێک گۆڕانکاری ڕووی داوە. بۆ نمونە مرۆڤەکان زیرەکتر بوون، ئاژەڵەکان گۆڕاون، بەڵام هیچ کەس نەیدەزانی هۆکاری ئەو گۆڕانە چییە و چۆنە. ئەگەر کەسێکی ژۆکارەکەی زانی بێت زاتی ئەوەی نەبووە باسی بکات. بەڵام داروین یەکەم کەس بوو کە بە شێوەیەکی فەرمی ئەوەی ڕاگەیاند کە مرۆڤەکان و تەواوی زیندەوەر و ئافەریدەکان بە پەرەسەندندا تێپەڕ بوون و گەشەیان کردووە. هۆکاری ئەمەش هەڵبژاردننی سروشتیە. مەبەست لە هەڵبژاردننی سروشتی یاخود نەیچەر سلەکشن ئەوەیە کە زیندەوەران نەوە لە دوایینەوە جینات و توخمە بەهێزەکانیان بۆمانەوە و زاوزێ و خۆگونجاندن لەگەڵ سروشدا دەگوازنەوە. بەم جۆرەش نەوە لە دوایینەوە زیندەوەران هەڵگری جیناتی بەهێزتر دەبن و خۆیان بۆ مانەوەی زیاتر ئامادە دەکەن. هەر بۆیە سروشت ئەو زیندەوەرە هەڵدەبژێرێت کە گونجاوترە و بەهێزترە و توانای مانەوەی زیاترە. ئێستا بابزانین داروین ئەم بیردۆزەی لەکوێوە هێنا؟ ئایا لە خۆیەوە خستیە ڕوو؟ بێگومان نەخێر. پێویستە سەرەتا بگەڕینەوە بۆ ساڵی 1831 ئەو کاتەی داروین لە بیستەکانی تەمەنیدا بوو و خوێندکاری زانکۆی کامبریج بوو لە بەریتانیا و سەرقاڵی خوێندن بوو لە بواری زەوی ناسیدا. لەو سەردەمانەدا زانکۆکە بڕیار دەدات کەشتیەکی نمونەیی و فرەلایەنە و تۆکمە بە ناوی بیگڵ بە گەشتێک بنێرێتە سەران سەری جیهان و بە مەبەستی لێکۆڵینەوەی زەوی ناسی کەسانی پسپۆڕی تێدا جێگیر بکات. بەم جۆرە چارلز داروین یەکێک دەبێت لە سەرنشینانی کەشتیەکە. ئەو کەشتیە بەپێی ئەو نەخشەیە کە لە وێنەکەدا دیارە بە جیهاندا دەگەڕێت. ماوەی ئەو گەشتە 5 ساڵ درێژە دەکێشێت، واتە لە ساڵی 1831 تا ساڵی 1836 بەردەوام دەبێت. لە هەر ناوچەیەکدا کەشتیەک دەوەستا و ستافەکە دەستی بە لێکۆڵینەوە دەکرد. داروین تێبینی جیاواز و سەیری دەنووسیەوە و سەرنجی بابەتی جیاوازی دەدا. گرنگترین ساتی گەشتەکە ئەو کاتە بوو کە گەیشتنە ئیکوادۆر. لەوێ کۆمەڵێک دوورگە هەیە بە ناوی دوورگەکانی گالاپاگۆس. شێوەی ئەم دوورگانە بە جۆرێکە کە هەمویان لە یەکتر جیا بوونەتەوە. لەسەر هەموو دوورگەکانیش کیسەڵی زۆر بە تەمەن دەژی. داروین سەرنجی ئەوەیدا کە شێوە و جۆری کیسەڵەکان لە هەر دوورگەیەکدا جۆرێکە. هەرچەندە ملیۆنان ساڵ پێش ئێستا ئەو دوورگانە یەک خاک بوون و کیسەڵەکانیش یەک جۆر بوون. بەڵام دابڕانی ملیۆنان ساڵی شێوە و جۆری کیسەڵەکانی گۆڕیوە. لەم خاڵەوە داروین بیری پەرەسەندن دەکەوێتە سەری. گەشتیەکە دوای 5 ساڵ دەگەڕێتەوە بۆ وڵاتی بەریتانیا. بەڵام کۆتایی ئەم گەشتە نابێتە کۆتایی بیرکردنەوەکانی چارلز داروین. داروین لە بەریتانیاش سەرنجی وردی خستە سەر باڵندەکان. بینی کە لە بەریتانیا 2 جۆر باڵندەی جیاواز جوود دەکەن و جۆرێکی نوێ دروست دەبێت. داروین بیری لەوە کردەوە ئایا ئەگەر مرۆڤ بتوانێت کارێکی وا بکات سروشت چۆن ناتوانێت بیکات. نەک تەنها لەگەڵ باڵندەکان بەڵکو لەگەڵ تەواوی زیندەوەرانی تردا سروشت ئەم کارەی کردووە. بەم جۆرە سەرنجی ئەو زانایە لەسەر ئاژەڵان چەسپی و بۆی دەرکەوت کە تەواوی ئاژەڵان بۆمانەوە و بەردەوامیان لە ژیان بە گۆڕان و پەرەسەندن و بەهێزبووندا تێپەڕ بوون. بۆ نمونە کەروێشکەکان وردە وردە فێری ئەوە بوون کە پێویستە وەک تیر خێرا ڕابکەن، چونکە ئەوانەی توانای ڕاکردنیان نەبوو وردە وردە بوونەتە نێچیر و لە ناوچوون. کاری داروین لەم چوارچێوەیەدا پەرەی دەسەند تا ئەو کاتەی لێکۆڵینەوەکانی هاتنە ناو بازنەی مرۆڤەوە. ڕاستەوخۆ ئەم زانایە ڕوبەڕووی ئەو پرسە بوویەوە کە ئایا مرۆڤ هەر بەو شێوەیە دروست کراوە کە ئێستا هەیە یاخود ئەویش بە پەرەسەندندا تێپەڕیوە و نەوە دوایینەوە باشتر و زیرەکتر و بەهێزتر بووە. ئەڵبەتە هێز لای داروین ئەو هێزەیە کەمانەوەی لە ژیاندا درێژ بکاتەوە، نەک تەنها هێزی بازوو. لە ساڵی 1831
تا ساڵی 1851 واتە 20 ساڵ چارلز داروین سەرقاڵی لێکۆڵینەوە بوو لەم پرسە. لەم بارەیەوە هەزاران پەڕەی نووسیوە، بەڵام ئەو دەترسا بیری خۆی بۆ هەمووان بخاتە ڕوو. هەر لەبەر ئەمەش بوو بە هیچ کەسی نەوت بوو ئەنجامی ئەم هەموو تاقیکردنەوە و لێکۆڵینەوانە بەچی گەیشتووە. ئەنجامی کارەکان لە لای داروین ئەوە بوو کە مرۆڤیش وەک ئاژەڵان و ڕوەک و زیندەوەران پلە بە پلە بەم قۆناغی ئێستا گەیشتووە، ئەم لە ڕووی جەستەوە، ئەم لە ڕووی بیر و هۆشەوە. ئەم دۆخە بەردەوام بوو تا ساڵی 1858 تا ئەو کاتەی ئەلفرێد ڕائسل واڵێس پەیوەندی بە داروینەوە دەکا و پێی دەڵێت کە ئەویش بە هەمان ئەنجامی پەرستەندن گەیشتووە. پاشان داروین لەوە دەترسێت کە ئەو زانایە دۆزینەوەکە بە ناوی خۆیەوە ڕابگەێنێت، بۆیە داوای لێ دەکات کە بێت و بەیەکەوە ئەو کارە بکەن و بیردۆزەکە ڕابگەێنن. کاتێک داروین ئەم بابەتە یاشکرا کرد، هەندێک لە خەڵکی تێگەیشتنیان بۆ بابەتەکە هەبوو و لەلایەن ئاسایی بوو، بەڵام زۆربەی خەڵکی لەم باسەدا زۆر بەتوندی نیگەران بوون، چونکە دەیانوت نابێت ئێمەی مرۆڤ بە ئاژەڵەکان پێوەەر بکرێن و ئێمە لەنەوەی ئادەم و حەواین. داروین بەخت یاوەری بوو کە وڵاتی بەریتانیا ناوەندی کڵێسای کاسۆلیکی نەبوو، لەناهار ئەو کاتە فەرمانی لە سێدارەدانی بۆ دەردەکرا. ئێستا دوای 150 ساڵ لە ڕاگەیاندنی ئەم بیردۆزە هێشتا تەنها بیردۆزە، چونکە لەلایەن زانست بەهادارە و لەلایەن ئاین بێبەهایە. زۆر کەس دەڵێن کە ئەم بیردۆزە ڕەت کراوەتەوە، بەڵام ئەم بیردۆزە نەک هەر ڕەت نەکراوەتەوە، بەڵکو ساڵ بە ساڵ بەهێزتر و دەوڵەمەندتر کراوە. ئەی ڕای تۆ چییە؟ ئایا پێت وایە بیردۆزەکە بنەمایەکی پتەوی هەیە؟